پێت وایە تا دروستیت چی ڕوو دەدات ئەگەر پشکنین بکەیت و چەندین نەخۆشیت هەبێت؟ چیتر چاوەڕوانی نەخۆشەکان مەکە، وەرە و بە پشکنینی پێشوات ڕێگریان لێ بکە. دوور بێ لەیەوە، بەڵام هێندە نەخۆشەکان زۆر بوون، گەنج و پیر نەخۆش و ساغ ناناسێتەوە. هەرەوەندە یەزانی دەڵێن فڵان کەس جەڵدەلی داوە یان شێرپەنجەیەتی. بۆیە پشکنینی پێشوەختە زۆر گرنگە. دەستخۆش سوپاس. چونکە ڕێگە بە دیاریکردنی نەخۆشیەکان دەدا لە خۆناغێکە کە دەکرێت زۆرترین چارەسەری بۆ بکەیت. دەستخۆش سوپاس. پشکنینی پێشوەختە هاوکاری دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە، دڵ، شەکرە چەندین جۆری دیکەی نەخۆشی دەکات پێش ئەوەی بگاتە خۆناغێکی مەترسیدار. پشکنینی پێشوەختە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە کە لەگەڵ هاتنتان تاوەکو ڕۆشتنەوەتان ستافێکی تایبەت لە خزمەتتاندا دەبێت بە پێی تەمەن و ڕەگەزت و بە کەمترین کات دەیان جۆری پشکنینت بە نرخێکی زۆر گونجاو بۆ ئەنجام دەدا. ئەگەر هاتوو پشکنینەکەت پۆزتیڤ بێت، پزیشکی پسپۆر چارەسەری پێویستت بۆ دادەنێ. بەشێک لەو پشکنینانەش ئەم بەشانە لەخۆ دەگرێت. پشکنینی تاقیگەیی کە بە نوێترین و پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم بەردەستە. و پشکنینی چاو کە لەلایەن پزیشکی پسپۆری چاوەوە ئەنجام دەدرێت. و هەروەها هەناوبینی بە نازور، سۆنەر، سیتی سکان، شیکارە شێرپەنجەییەکان، دڵ، گورچیلە، سیەکان، بە دوواداچوون بۆ کێشەکانی دڵ و چەندین شیکاری دیکەی پێویست. ئەگەر دەتەوێت زانیاری زیاتر وەربگری یان ناوت تۆمارکەی، دەتوانی لەم ڕێگەیانەوە پەیوەندیمان پێوە بکەیت بۆەوەی هاوکارت بین و لە خزمەتتا بین. سمارت وەرچەرخانە.